ئاخ حەمەڕەوە بە دەست دراوسی خراپەوە چۆن توش بووی ئەوە چیە بەستاقە بوون بۆ چی ئەگریت کەسوانی دراوسم پێ ناڵێ وەرە بە قوربان با خۆم بۆ باس بکەم دراوسەی باش ئەبێ شتە باشەکانی لێوە فێبی ئەگەر شتێکی غەڵەتیشی کرد ئەبێ تۆ بۆی پۆشیت دراوسێ یەک دقە با جوابی ئەو تەلەفۆنە بەمەوە ئەلۆ پێیام خان چەند جار پێم وتی ئەو 50,000 بۆ بێنێرەوە باشە کاک بروسک من پێم وتت کە پارەکەت سەری مانگ ئێمەوە وەرە ئەمە 50 جار پێوتم ئەم مانگەنا ئەم مانگە ئەمە کەی بۆ مێنیتەوە وەڵڵا زۆر تاخیر بوو بەڵام کاک بروسک من پێم وتت کە پارەکەت ئێمەوە تو تۆزە لەسرم بۆستە دڵنیا بەلەوەی کە پارەکەت ئێمەوە ئەخ کام سەری مانگە ئەم مانگەنا ئەم مانگە مانگیشترە ئەم جارە بۆم نێنیتەوانێ ڕێک بە باوک دەڵێم تۆ چ دراوسێکی کاک بروسک پێم وتت کە پارەکەت ئێمەوە چۆنە بێت تۆ شتە بە باوکم بڵێیت خوا هەزار دراوسی وا ببڕێ سبێنێ بۆم ئێنیتەوە لێ تەواو بەڵام دەخستەوە دەی پێم بڵێ دراوسێ چییە؟ دراوسێ دراوسێ باشی تیانە ئوف کەس پێم ناڵێ دراوسێ یعنی چی؟